لەوانێکی زۆر چیمەن و مێرگوزاری هەرە گەورەی نزیک بە کراکۆڤ لە باشووری پۆڵەندا پڕ کردبوون بۆ بەشداریکردن لە نوێژێکی پاپا فرانسیسدا کە هەر دواترین و گەورەترین بوونەیە بەڕێوە ببات پێش کۆتایهێنان بە سەردانە پێنڕۆژەکەی بۆ پۆڵۆنیا. هەندێک لەو لاوانە لە دەمی شەودا لە دەرەوە لە نێو چێمەن و مێرگوزارەکەدا دەواریان داکوتابوو کە لەلایەن ڕێخەرانی ڕۆژی لاوانی جیهانیەوە بە 1.6 ملیۆن کەس مەزەندەکرا. نوێژەکە لە گوندی میزەریگۆردیە لە پێشاکی نزیک بە کراکۆڤ بەڕێوە چوو.